دوای چاوەڕوانی و خوێندنی ساڵێکی خوێندکاران تاقیکردنەوەکانی پۆلی 12 زانستی و وێژەیی و نۆی بنەڕەتی دەستی پێکرد. وەزیری پەروەردەش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند 234,084 قوتابی بەشداری تاقیکردنەوەکانی ئەم ساڵ دەکەن. ئەو قوتابی خوێندکارانەی کە ئەوڕۆ تاقیکردنەوە ئەنجام دەدەن بریتین لە قوتابیانی پۆلی 12 ئامادەیی زانستی و وێژەیی کە خۆی لە بە هەردووچی نۆی بنەڕەتی و 12 ئامادەیی 234,084 قوتابی و خوێندکار لە هەرێمی کوردستان تاقیکردنەوە ئەنجام دەدەن. بەنسبەت پۆلی 12 ئامادەیی 2102 هۆڵی تاقیکردنەوە تەرخان کراوە و بەنسبەت بنەڕەتیش بە هەمان ژمارە یعنی نزیکەی 4100 هۆڵی تاقیکردنەوە لە هەرێمی کوردستان قوتابیان و خوێندکاران تاقیکردنەوەی تیادا ئەنجام دەدەن و هەروەها زیاتر لە 25,000 مامۆستا پرۆسەی سەرپەرشتیاری و بەڕێوەبەری هۆڵەکان و چاودێری ئەنجام دەدەن. بەشێک لە قوتابیانی پۆلی 12 زانستی و وێژەیی دەڵێن پرسیارەکان بە بەراورد بە ساڵی پێشوو قورسن. ئەو ئیمتحانێک کە ئەوڕۆ کردمان زۆر گران بوو لە تەسەوڕ وەمە دەکرد یان یەکجاراوها گران بێتەوە لە چاو ئەو ئەسیرانی پار و پێرار کە دانرا بوو دەتوانم بڵێم لە هەمویان گرانتر بوو لەو بایکۆتێک کراوە ئەو دەکەمەی کە ئەمە مەجارمان هەموو بخێنین لە قەدەر ئەوە سوالەکانیان زۆر گران بوو. بەرپرسێکی پەروەردەش دەڵێت هەموو کار ئاسانیەکیان بۆ خوێندکاران دابین کردووە و لەبارەی پرسیارەکانیشەوە دەڵێت ئەگەر پرسیارەکان قورس بن بۆ هەموو قوتابیەک وەک یەکە. پێم وانییە لەو قورسانە بێت چونکە ئەگەر قورسیش بێ بۆ هەموو قوتابیان وەک یەکە بۆ تەنها چینێک نییە بۆ چینی قوتابی لاواز بێ ئەگەر کاریگەری هەبێ لەسەر هەمووی هەیە خۆ وەزارەتی پەروەردەش بە تاکید دراسەی دەکا و بابەتە ئەگەر بزانی بابەتێکی نایاسایی تێدایە یاخود بەدەر لە ڕێنماییەکانە پێداچوونەوە دەکەوت چاو پێخشاندن دەکەوێتە. ئەگەرچی لە ناوەڕاستی خوێندنی ئەم ساڵ بایکۆتی مامۆستایان و ناڕەزایەتیەکان دەستی پێکرد و کاریگەری تەواوی لەسەر پرۆسەی خوێندن بەجێهێشت بەڵام وەزارەتی پەروەردە ڕۆژی 27 پێنجی 2010 وەک یەکەم ڕۆژی تاقیکردنەوەکانی پۆلی 12 زانستی و وێژەیی و نۆی بنەڕەتی دەستنیشان کرد و بۆ ئەو مەبەستەش لە سەرجەم پارێزگاکانی کوردستان تاقیکردنەوەکان دەستیان پێکرد کە تێیدا زیاتر لە 234,000 قوتابی بەشداری پرۆسەکە دەکەن و بەشێک لە مامۆستایانیش پێشبینی دەکەن ئاستی خوێندن و دەرچوون بۆ ساڵی داهاتوو کەم بێتەوە. ئارەس عەزیز کەناڵی پێام هەولێر.